مەبەستمانە گفتوگۆی زیاتر بکەین لەبارەی ئەو ئاگرەی لە دارستانەکانی مەریوان و ڕۆژهەڵاتی کوردستان کەوتۆتەوە هەروەها و پێنج چالاکوان و ژینگە پارێزی کە دەستگیر کراون بەڕێز حەمید ئەسراری بەرپرسی تۆڕی ڕێکخراوی ژینگە پارێزەکانی پارێزگای سنە ڕاستەخۆ لە بانە لەگەڵمان دەبێت. بەڕێز ئەسراری شەو باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24یت. دەکرێت سەرەتا بپرسم ئەو پێنج ژینگە دۆستە بە هۆکاری چی دەست بەسەر کراون، کەی دەست بەسەر کراون؟ زۆر سڵام هەیە لە خزمەت بینەران و بیسەرانێکی کوردستان 24 دیارە ئەو پرسیارەکە جنابەت باسەکەی وەکو ئەندامانی چیایسۆز کەس نەگیراوە، بەڵام شاید کەسانێک بن کە وەکو هەرەوەز چالاکی ژینگەی هاتوونە لە کاری دامەرکانی ئاورەکانە لێ بەشداریان کردێت. بەڵام ئەوەی کە من ئاگادارم لە دۆستانی ژینگە پارێزی چیای مەریوان کەسێک نەگیراوە. باش بەڕێز حامد دووبارە بخێربێ ئەگەرن تانەها بوو چەندین ڕۆژە و چوار دەڤەرن مەریوان تانەها ئاگر نەهاتیە کۆنتڕۆلکردن سەدەم چنە؟ پێش هەموو شتێک ئەمەیە دەستخۆشیێکی گەرم و ئاراستەی تەواوی ئەو کەسانەکەم کە لە دامەرکاندنی ئەم سە ڕۆژەی ئاوری ناوچەی مەریوانە بەشداریان کردووە لە دۆستانێکە لە دەرەوەی پارێزگای سنەوە لە پارێزگای وەرمیەوە لە پارێزگای کرماشانە بەشداریان بووە، لە شارەکانی پارێزگای سنەدانە بەدانە لە ڕێکخراوەکان بەشداریان بووە لە سنەوە تا ئاگاتە قورو و بیجار و کامیاران سەقز و بانە و سەردەشت و زۆر شوێنی دیکە. ئەوە زۆر جێی دڵخۆشیە. دیارە ئاگرەکە ئاگرێکی زۆر گەورەیە لە پانتایەکی زۆرایە لە ئەچانە بڵێن چەندها کیلۆمتر ئەخایەنێت تا ئێستا سابقەی نەبووە کە ئاگرێکی ئاوا بکرێتە ناو ناوچەی مەریوان و هەرەوە بوو کە ئەنجومەنی چیای مەریوان دەتوانایە نەبوو داوای هاوکاری کردووە بە خۆشحاڵی و هەموو ڕێکخراوەکان و کەسانی ژینگە دۆست بەهەنایان. باش ئەگەرن کو یەن نەڤەمڕاندن و نەکۆنتڕۆلا وێ دەبرێت دەبەرێکی شاخاویە مەریوان دیف وەکو دیارک و زۆر مین و تەقەمەنیژی لێرە هەنە ئەگەر ئەوەژی بۆیە سەدەمێک یانیش هێزن و تیمێن تایبەتن ڤەمڕاندنیژی کێم تەرخەمن. ئەوەی کە باستان کرد دیارە زۆر پارێزگاکانی ئێران بەتابەت پارێزگای سنا لە کاتی شەڕی ئێران و عێراق دینێکی زۆر لەوێ ڕێژراوە کە بەداخەوە بەپێی پرۆتۆکۆلی سازمانی میلەل ئەبوایە و بینانە کۆکرانەوە بەداخەوە ئێستاش کۆ دەکراونەتەوە و هەرەوە بوو کە بەشێک لەو شوێنانەی کە مینی تیابوو ئەڵغامی تیابوو کەس نێ وێرابچێتە ئێ بۆ سڵامەتی دیارە کەسانێکی ئەمە لەو پێش شەهیدمانداوە لە پێناوەیە و هەر بۆ ئێمە نەمانتوانی بچین ئەو شوێنانە دۆستانی چیای مەریوانش هەروەها. بەڵام ئەوەی کە زۆر زۆر جێی باسە چەند جارێک ئەو شوێنانە ئاورەکانی دامکاوە کۆنتڕۆڵکەوە، بەڵام بەهۆی ئەوەی کە ئاگرەکە ئاگرێکی گەورە بووە و دارایەکی عەزیم و لە جەستەیە دیارە خەڵە و کڵۆف بوون، ئەم دارانە چەند سەعاتێکی ئەخایەنی کە ئەم ئاوە بەرەبەرە بکوژێتەوە یا دیارە جەماعەتیشان تر دەبرون و بەناو بەشی خوارو و هەرەوە بوو کە بووە بەشەکانی کەی ئاورەیە. بەڵام بە خۆشحاڵی و ئەمڕۆ ئاگرەکە کۆنتڕۆل کراوە و ئێستاش دۆستانی چیای مەریوان بە هێزێکی زۆر شڕوپڕەوە چونەتە ناوچەوەکە بەوەی کە بتوانن کە ئاگرەکە بە جوانی کۆنتڕۆل. بەڵێ بەڕێز ئەسراری ئاگرەکە زۆرە و ڕوبەرێکی فراوانی گرتوتەوە، وەک لە دیمەنەکان دەیبینن بە کەرەستەی زۆر سادە هەوڵی کۆنتڕۆلکردنی ئاگرەکە دەدەن. ئێوە کەلوپەلی پێویستان لەبەردەستە وەکو ژینگە دۆستان و هاوڵاتیانی ئەو پارێزگایە بۆ ئەوەی ئاگرەکە کۆنتڕۆل بکەن؟ ئێمە لە ڕاستیە کاتی سەردانی مەریوانمان کرد لەگەڵ ڕێکخراوەکانی دیکە کەمپێکدانرا بوو کەمپی ئامادەکاری بۆ کەسانی کە ئەچنە ناو ناوچەکە کەرەستە بەشی بڵی پێویست نەبوو، بەڵام ئەو شتانێک کە بەدەستی ئێمە و بە کەمینە دەمەندە بوو بە کەرەستەیشی پێڵەن ژیلێت و چەند شتێکی کە ئەوەی کە زۆرینەی خەڵێ بەشدار بوون بە گەڵای دارەکانیان ئەکوژێتەوە، بەڵام ئەوەی کە زۆر بڵێ وەکو پێویست ئەو کەرەستانەمان بەبێ بەدەستەوێ نابداتەوە. حکوومەتی ئێران ینی ئەو هاوکاریتان ناکات لە کوژاندنەوەی ئاگرەکە؟ جارە حکوومەتی ئێران بە ڕۆژە سەردانی ئاورەکان کات ئەو کەسانەی کە سەردانی ئاورەکان ئاکات وەکو دەوڵەت وەکو دایرە سەرچاوە سروشتیەکان
ئەو کەسانە دیارە بەپێی ئیشوکاری خۆیان کارەکەن وە وەکو کەسێکی خۆبەش کە دڵسۆزیەکە شاید ئەوان نیکن یا بەهۆی هۆکارهایەکەوە کە ئێستا هۆکاری مەعاش و حقوقیان کە لە ئاسیی خوارە زەخت و فشارێکە لە سەریانە ناتوانن کە وەکو وێنانی کە ئێوە ئێستا بینن کەسانی خۆبەش ئاوا دڵسۆزانە ئیژەکەن ئەوان ناتوانن بەڵام ئەو وسیلان و کەرەستانەی کە ئەمڕۆکە دەوڵەت بەردەستی تێدادێکی کەم دەمەندە کە ئەیژ وەڵام نایەتەوە دوێنێکە کە ئێمە سەردانی ئێمان کردودانە فڕۆکەی دەبوو هەلیکۆپتەری دەبوو کە ئاویە پاشان ئەو کۆپتەرانە ئەبوایە کەسانێکی پشنەوە کەسانێکی لە هاتوو ئەو کارام کردا کە بەداخەوە ئەتوانم بڵێم ئەو شتێکی ئێمە دیمان کارگەرێکی ئۆتۆیان نەبوو. باشە بەرز حامد پرسیارم ناداویە بە ژمارە چەند هێکتار ئەن چەند دەڤەر ڕۆبەرێک و زیان پێکەفتینە تانەها ئەوەی کە من ئەیبینم زیاتر لە 500 بە باڵا هێکتارە ئەتوانم بڵم زیاتری کەمتریش باشە ئاگرەکە بەرەو کوێ ئەڕواتیانی زەرەر و زیانەکانی نزیک نەبووەوە لە ڕز و باخی هاوڵاتیان گوند نشینان یا بەرەو ناوچەکانی نیشتەجێبوون ناڕوات بەڵێ بەداخەوە ئاورەکە نزیک بووەتەوە دوێنەکە کە لێبوون دێک بناوی نچێ ئێمە لێ تاخر کاتەکانەکە هاتنە خوارەوە لە نچێمانەوە ئاگرەکە نزیک باخوبەخەتی ئەوە بوو دیارە خەڵقانێکیش هەن لە خەڵقی دیارەکان بەشدارن بەڵام لێرە داواکەم کاکەم لە هەوی خەڵقانی دێ و گوندەکانی ئەو ناوچانەکە حتمما بەهانای دۆستانی ژینگە پارێزەوە بڕۆنە پێشەوە ئەو وڵاتە وڵاتی ئێمە دێ خۆمان پارێزین وڵات وەکو دایک و وەکو خۆشەویستێک وایە کە ئەبێ ڕێزی دەکەین بە هیوای سەلامەتی بۆ ئێوە ژینگە پارێزان و بۆ هیوای هەرچی زوو ئاگرەکەش کۆنتترۆل بکەن زۆر سپاس بەڕێز حەمید ئەسراری بەرپرسی تۆڕی ڕێکخراوی ژینگە پارێزانی پارێزگای سنە لەگەڵمان بووی دەست خۆش.